ئەوڕێ لە دوورتر بین و لە مێژوو ئەمە یەکێکە لە باگراوندەکانی هێزی سیاسی کوردیان مێژووی سیاسی کورد لە سەردەمی ئیمارەتەکانی کورد و کە دامەزراون لە سیراعی بینی سەفەوی عوسمانی قاجار عوسمانی ئیمپەراتۆرە ئێرانیەکان و ئیمپەراتۆرە تورکیەکان کە حکومی ئەم منتیقەیانە کرد و دایمە کورد دابەش بووە. ئیمارەتەکانی بەشێکی سەر بەولا بۆ بەشێکی سەر بەملا بوو دایمە لەم پێناوە بەکاریان هێناوە تا ئەو کاتی کە ئیشیان پێ وکە ئیشیان پێ نەماوە خەڵتانی خوێناوکە ئیتمارەت و دەسەڵاتەکەی کۆتایی پێ هاتوو. هەتا گەورەترین شەڕی بینی سەفەوی عوسمانی کە شەڕی چاڵدێران بۆتە مای ماڵوێرانێکی گەورە بۆ کورد کوردستانی تیاکراوە بە دوو بەش دەرەنجامی بەشداری کاریگەری کورد بۆ لەو شەڕاکە بەشێکی کورد بە بیانی مەسەبی ئەوانە شکاوەتەوە بەلای سوڵتان سەلیمی عوسمانیا و بەشداری شەڕەکەیان کرد و شای ئیسماعیلی سەفەوی لەو شەڕا شکاوە و شکستی هێناوانە کوردستان لەو ڕێکەوتنە بەدواوە کۆمەڵی ڕێکەوتنی زەها و ڕێکەوتنی هینی بەدوا هاتووە کوردستان دابش کراوە بۆ بەمنوینە ئەوە بەداخەوە بە درێژایی مێژوو ئەمە نەکبەتیەکە کە لەسەر شانی ئێمە میلەتەکەی ئێمەیە و ئێسەی لە ڕاستیا ئەوانەی ڕێبەرایەتی جوڵانەوەی میلەتەکەی ئێمەکەن دەسەڵاتداری میلەتەکەی ئێمن دەسەڵاتێکی خێڵەکین لە ڕاستیا ئەوەی حکمی خێڵ تایەفە هۆز حکمی حیزبەکە حکمی دەسەڵاتەکە لە کوردستانە لەبەرەوە دایمە ئەمانە بەرژەوەندی خۆیان بەرژەوەندی بنەماڵەیان بەرژەوەندی شخصی و شتە تایبەتێکی خۆیان لەسەری بەرژەوەندی نەتەوەیە لەسەری بەرژەوەندی خۆیان ئەوەندەی ئەویان بەلاوە گرنگ بۆ مێژویش دەری خستەوە ئەم 30 ساڵی حکومڕانی کوردیش ئەمە مێژوویەکی زیندووە شتێکی حاشا هەڵنەگرە ئەمانەکە من قسەی لەسەرەکەمە حقیقەتێکی زۆر ڕاستە ئێمە کاتی ئەتوانین ئێمە هێزی نەتەوەی دروستکەین یا خیتابێکی نەتەوەی دروستکەین وتارێکی یەکگرتومان هەبێت لەسەر مەسەلی پرسە نەتەوەیەکان پێویستە کورد هەموو مەسلحەت و بەرژەوەندی حیزبی و شخصی و بنەماڵی لەلا بنێت لە ڕاستیە بگەڕێتەوە بۆ ئەوە بەرژەوەندەوەیەکان لە چیا خۆیە بینێت یعنی بەڕاستی کار بۆ ئەوە بکرێت بەڵام بەداخەوە لە کوردستانە لای ئێمە ئەمە تا ئێستا کاری پێ نەکراوە ڕەنگە لایەن هەبوو بێ هەوڵی دیدا بێ هەوڵی شەڕ و پڕی دابێ بۆ ئەو بەڵام نەکراوەت بواری جێبەجێکردن ڕێگریەکان زۆرتر بوون لەوانەی کە ڕێگریەکان زۆرتر بوون لە هەوڵەکان لە ڕاستیە ئەزانین لە ڕاستیا ئێمە ئەم دەسەڵاتی لە هەرێمی کوردستان هەیە بە هەموو خەری خراپی و سەقەتی و کەم و کوڕەکانی بەری 100 ساڵی ڕەنجی میلەتەکەی ئێمەیە ئێمە ئەمانەیە بە هەر نوعیبێ ئەم تەجوبەیە دەستمان دەرنەچێت لە دەستمان دەرچێت بە ناڕەحەت بۆمان دروست دەبێت و ڕەنگە مێژوومە ڕۆژە چاوەڕێی تۆ ناکات هەلێکی مێژووی بێتە بەرزتوانی ئیدارێکی تیا دروستکەیان بەشێ لە ئەوەی کە خەباتت بۆ کرۆ ساڵی های ساڵ بخیتە بواری جێبەجێکردن بوونی پەکەکە بۆ خۆی زەرورە لە ڕاستیە چونکە لە ئێمە ناگەڕن بۆ سەردەمی حکمی عوسمانی و ئەمانە لەکوێوە هاتوون لە منغۆنیاوە هاتوون تازە ئەمری واقعی ئەو ئیمپەراتۆرێکی گەورە بوو 650 ساڵ حکمی بەشێ لە دنیایان کردووە دوای ڕوخانی ئەم ئیمپەراتۆرێتە کابرایە کاتووە جەنرالێکی ئەسکەری بەناوی ئەتاتورک تورکێکی شۆڤێنی بە هەموو نەوعی کوردی هەڵخەڵەتان و خۆڵی کردوتە چاوی کورد و شەڕی پێک شەڕی بێگانەی پێکۆتا لە خاکەی دەری کردووانە کورد و تورک ئێمە گەلێکین مشترەکین لەم خاکە هەردووکمان ئیسلامی هەردووکمان بەرژەوەندیمان لەم خاکەیە مشترەکین ئیلا ئەخیری دوایی کە دەسەڵاتەکەی سەقامگیر بۆ دەستورەکەی نووسی و کوردی وەکو تورکی شاخەوی هەر ئەسڵ حسابی نەتەوەی ژێردەسیشی بۆ نەکردو نەتەوەی دووەمی هاوڵاتی دووەمیشی بۆ نەکردووە لەبەرەوە کورد ناچار بۆ پەنای برۆتە بەر خەباتی شا خەباتی چەک بۆ مانی وجودی میلەتەکەی بۆ بەدەستهێنانی قەواری سیاسی بۆ خۆی بۆ بەدەستهێنانی مافی سەرەتایی ئینسان چییە ینی دوایی کە ئەتاتورک هاتووە بۆتە خەتەر لەسەر کورد ئەو جوڵانەوانی یەک لە دوای یەک هەر لە شێخ سەعید پیران و سەید ڕەزای دەرسیم هەتایەتە سەر پەکەکە هەموو ئەمانە خەڵتانی خوێنکراون بەڵام پەکەکە لە ڕاستیا بە فۆرمێکی تازەوە هاتووە هەم پیاوێک هاتووە کە ئەم حیزبەی دروست و پیاوێکی ئەکادیمی بۆ پیاوێکی خوێنەواری هوشیار بووە و شتێکی سەردەمیانەی دروست کردو حیزبێکی موسەساتی دروست کردو کە دوای زیندانیکردنی خۆشی خەباتی ئەم حیزبە ئیدامەیەوە ڕۆژ بەڕووبەر بە هێزی ڕوا ڕاستیا ئەو شەڕی پەکەکە شەڕێکی ڕەوانیە شەڕێکی ناحەقە شەڕێکە لە بەرژەوەندی دژمنەکانمانە لە بەرژەوەندی گەلەکەی یەمەنی ئەمانە کە پەکەکەی ئەڵێن حەقیقەت و ڕاستی تایە ئەوەیش کە منەڵم حەقیقەتی تایە ئەم تەجروبە ئێمە پێویستی بەپاراست پێویستە ئەوانی بە چاوی ئەوەی کە سەیریکەن ئەم تەجروبەیە ئەوانیشە لە ڕاستیە هەرکی گەلی کوردستانی باشوورنی هەمومانە خۆی لە ڕاستیا ئێسەی شار سەردەمی سەفەوی عوسمانی ئێسەی هەر ئیمارەتن لێرە هەر ئیمارەتێکی سەر بە تورکیا ئیمارەتێکی سەر بە ئێرانە ئەوانە ئەجندای خۆیان بمانە جێبەجێکن لەبەر دەسەڵات لە دەست خۆیانانی خۆ هەر بۆ ئەو کاکە بۆ نەگەن خۆی شین شەیدەکانی شەڕی ناخۆ تا ئێستا بەشێکی دیارنی یعنی هەر کە سوکاری بە شوێن نەتەرمی دیارە نە ئەو لایەنە سیاسانی اعتراف بکەن بڵێن کوژراون یان زیندویان لە زیندانەکان یعنی بەشێکی ئەوی چارەنووسیان دیارن لەوانەی شەڕی ناخۆ چارەنووسیان دیارن لە ڕاستی هەروانی پەکەکەنی ئەوە ناڕەوایە ئەگەر کوژراون حەقا کە سوکارەکەی دڵنیا بکەن
ئەگەر ماویشن بەڕاستی حەق ئازادیان بکەن چکەوانە لە هەر حاڵەتێکە خەڵکی تێکۆشەرن دوای مەسیری گەلەکەیان کەوتن و ئەگەر بە هەڵی شاتە بن و ئەگەر هینیش بێت پێویستە چاوپۆشتیکرێ پێویستە ئەو کێشە و گرفتانەکە هەیە بە لە یەکتری تێگەیشتن بە دانووسا چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە نەک پەنابرێتە بەرچەک بۆ قەتڵ و عامکردنی یەکتری و بەڕینەوەی یەکتری ئەخیر جار فهمووی لە بەرژەوەندی دوژمنەکانمان لە زەرەری میلەتەکەی خۆمان تەواو بێت.